سڵاوی خی گەورتان لێبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەر پرسی موچە دەکەین. دیارە ئەمڕۆ وەزارەتی دارایی عێراق تاواکاری موچەی مانگی سینار کە بۆ مانگی سێ زیاتر لە 950 ملیار دیناری نردبوو، هەروە بۆ مانگی دووش زیاتر لە 950 ملیار دینار وا بڕیارە بۆ مانگەکانی داهاتووش هەر بەردەوام بێت. وەقسە لەسەر پرسێکی دیکەش دەکەین کە پرسێکی گەرمە کە ویش پرسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە ئایا چی بەسەردێ بۆ مەبەستەش سەرۆکی یەکێتی و سەرۆکی هەرێم و لە هەمان کاتەکە جێگری سەرۆکی پارتیشە لە بەغداد بوون تا ئێستا ڕوون نیە ئایا هەڵبژاردنەکە لە وادەی کە دیاری کراوە دەکرێت یاخودنا. هەروە پرسی سەردانی سوودانی شەیە بۆ ئەمریکا دوای سەردانەکەی بۆ ئەمریکا چی لە پەیوەندەکانی هەرێم و بەغداد و عێراق و ئەمریکاش دەگۆڕێ و پرسی سەردانی ڕەجەب تەیب ئەردۆغانی شەیە بۆ بەغداد لە کۆتایی ئەم مانگە. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر یاسین تەها شارەزای کاروباری عێراق قسەی لەسەر دەکەین. کاکتۆر بەخێر بێن، سوپاسیان بەدەبوون دەکەین. سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا لە پرسی موچەوە هەڵبژاردنەوە دەست پێ بکەین، سەرۆکی یەکێتی و سەرۆکی هەرێمیش لە بەغداد دیارە کە تاکو ئێستا هەڵبژاردنەکە لە دەی 6 دەکرێت یاخود نا و ئێستا پرسی هەڵبژاردن دواخستنەکەی لە هەرێمە یاخود لە بەغدایە؟ زۆر سپاس، سڵاو بینەرانی پێم. ئەلبەت مەسەلەی هەڵبژاردنێکێکە لەو ئیستیحقاقە دەستوریانەی چۆتە دۆخێکی هەستیارەوە، ئەوە 4 جار پێشتر مەرسومی سەرۆکاتی دەرچووە ئەنجام نەدراوە. هیچ مؤسساتێکی دەستوری یاخود هیچ ڕێگایەکی یاسایی و دەستوری لە کوردستانە نەماوە بۆ ئەوەی یاسا دەرکا، بۆ ئەوەی سەپۆرتی حکوومەت کە یاخود حکوومەتێکمان هەبێ کە لەوادە یاسایی خۆیان بێ و ئێستا تقریباً کوردستان لە بۆشایی یاسایی. ئەمە ئەنجومەنی پارێزگامان ماوە، نە پەرلەمان ماوە لە کوردستان، نە حکوومەت کامل دەسەڵاتوانایی دەسەڵاتی هەیە بۆی بگەڕێتەوە بۆ سەر نەخشەی دەستوری و بۆ ئەوەی بێتەوە سەر نەخشەی سیاسی لە عێراقیانی پێویستە هەڵبژاردن بکات. و ئەم هەڵبژاردنە چەند ماوەکانی ڕابردوو یەکێتی نیشتیمانی پێڕاستی نابوو. ئێستا یەکێتی نیشتیمانی ئامادەیە پارتی دموکراتی کوردستان پێڕاستی نییە، بەڵام لە نەتیجە مەترسێکی گەورەی لەسەر هەرێمی کوردستان دروست کردووە. بەڵێ ئەوانە هەر یەک لەوانە تێبینی خۆیان و سەرنجی خۆیانیان هەیە و پاساوەکانیشان ڕەنگە یعنی تۆ لە هەر لایەکیان گوێ بگری تا ڕادەیەک متمانە پێکەرە چ ئەوانەی پێشوو چ ئەوشی کە ئێستا برانی پارتی هەیەە. بەڵام لە نەتیجە ئەمە پەڵەو لەکەیەکی لەسەر هەرێمی کوردستان دروست کردووە. ڕاستە ئەو ترێت مەسەن گوشار هەیە بۆ ئەنجامدانی لەلایەن هاوپەیمانان و هێزەکانی دۆستی کوردستانەوە لە وڵاتانی ئەوروپی، بەڵام لە بەغا زۆر بە حەماس نین کە لە کوردستان هەڵبژاردن بکرێت، چونکە ئەم دۆخە بژاردەیەکی باشە. ئێمە لە دوای 2005ەوە بەردەوام وتراوە کوردستان عێراقەکەی تراوە چیرۆکێکی دیموکراسیەوە پێکەوە ژیانی تایەوە حکوومەتی هەرێم وایە پەرلەمانەکەی فرەدەنگ و فڕەنگەوە و زۆر لەو شتانە وتراوە و زۆر لە میدیای غەربی زۆر ڕیکلام بۆ ئەمە کراوە. بەڵام ئێستا هەموو ئەوانە داخورێت. ئێستا مؤسسات نەماوە، شەرعێتی یاسایی نەماوە، حکوومەتێکی کاربڕێکەر هەیە. ئێستا ئەگەر کەسێک یاخود لایەنێک تاعن باتانەیەک با لە دادگای فیدراڵی باکیدی ینی دەسەڵاتەکانی حکوومەتەکە هەڵناوەشێتەوە، بەڵام دەسەڵاتەکانی زۆر سنووردار ئەکرێت بەراورد بەوەی کە بە کازمی کرا. ینی مستەفا کازمی لەو ساڵ و نیوەی کە کاربڕێکەر بوو 400 بڕیاری گەورەی هەڵوەشێنرایەوە ینی و بەپێی تەفسیرێکی دادگای فیدراڵی تەفسیرەکەش ڕووانی یاسایی ڕێتێچووە کە ئەوەیە حکوومەتی کاربڕێکەر ئیشی ڕاپەڕاندنی ئوموری ڕۆژانەیە، تەصریفی ئەعمالی یەومی ینی بە لە دەستورە. ئێمە لە کوردستان دەستورمان نییە، دەستور هەرەوەی کە لە عێراقەیە ڕاپەڕاندنی کای ڕۆژانە ینی دابینکردنی گاز بۆ وێزگەکانی کارەبا یاخود ئەو شتانی کە پەلەن ینی خەرجی نەخۆشخانەکان، بەڵام بڕیاری دامەزران و پلە بەرزکردنەوە و دانوستانکردن و گرێ بەستکردن قەرز و ئەو شتانەی نامێنێ حکوومەتی کاربڕێکە. بۆیە کازمی ژمارەیەکی زۆر بە سەدان بڕیاری کانسڵ کرایەوە هەڵوەشێنرا لەو فترەیەکە کاربڕێکەر بۆ درێژەی جامە بۆ حکوومەتی هەرێمیش ڕاست دەبێت لە قۆناغی داهاتووەگەر بۆ حکوومەتی هەرێم سکاڵایەک بکرێت بۆ حکوومەتی هەرێم لەوەش زیاتر ینی بۆی هەیە شتێک هەیە ئەگەر بێت و هەڵبژاردن ئەنجام نەدرێ احتیمالە تۆمەتبار بکرێت بەوەی کە خۆی بە ئەنقەس ناوێ ینی پرۆسەی دیموکراتی پەخستووە، چونکە مەسەن ئەو تەرەفەی کە دوولایەن ئێستا باڵا دەستنە ناو حکوومەتی هەرێما کە پارتی یەکێتین و هەرێکێ دوو زۆنیان بەدەستەوەیە.
ئەگەر هات و مەسەران هیچێک لەمانە ڕێگر بوو لە ئەنجامدانی هەڵبژاردن ئەگەر لە ڕووی یاساییشەوە نەبێت لە ڕووی سیاسی دەرفەتی ئەوەی تایە تۆمەتبار بکرێن بەوەی کە لەمپەرن لە بەردەم دیموکراتیا یاخۆ یانەوێ حکمی کاربڕێکەر یا ماوە بە سەرچوو درێژە بکێشێ دەرفەتی ئەوەشی تایە بۆیە هەڵبژاردن تەنها دەرچەیە بۆ گەڕانەوە وەسە نەخشەڕەی دەستوری. باشە بەسکەوتۆر ئێستا بڕیاریکردنەکەی بێ هەڵبژاردن لە شەشیدا دواخستنەکەی بێ لە هەرێمە یاخود لە عێراق ئێستا پرسە دەسەڵاتی هەڵبژاردنەکە لەکوێ؟ بەڵێ خۆی ئەبێ لە کوردستان مەسەرەن درێژ بکرێنی دوا بخرێ بە مەرسومی سەرۆکایەتی هەرێم بەڵام پاساو چییە بۆ ئەوە مەسەر بۆ بە پاساوی چی تەنها لەبەرەوەی کە لایەنێ بەشداری ناکا قورسە ئەمە ئەوە پێویستە کۆدەنگێ لە ناو هێزە سیاسەکان هەبێت کە بارەدۆخەکە لەبار نییە بۆ هەڵبژاردن و ئەمە ناشکرێت بوترێت هەتا بە کردەیی کە هەڵبژاردن خۆی نەچێتە پێشوانی هیچ هێزێک ناتوانێت بچێتە ژێرباری ئەوەی بڵێ ئێمە داوای دواخستنی هەڵبژاردن نەکەین تەنانەت پارتی کە ئێستا بایکۆتی کردو ناڵێ ئێمە بایکۆتمان کردو ئەڵێ ئێمە لەگەڵ هەڵبژاردن بەڵام ئێمە ئەم هەڵبژاردنمان پێڕەوانیە بەم جۆرە و بەم دەستورە بۆ هیچ هێزێکی سیاسی ناتوانێت بچێت لە ڕووی سیاسیەوە لە ڕووی بەرپرسیارەتی ئەخلاقیەوە لە ڕووی ئیلتیزامی لەگەڵ عێراق و لەگەڵ وڵاتانی دەوروبەر ناتوانێت بچێتە ژێرباری ئەوەی ئێستا بڵێ ئێمە بڕیارماندا هەڵبژاردن دوا بخەین نەتیجەکە هەر ئەوە ئەبێ دوای ئەخەن ڕێکارەکان وردە وردە بە کردەیی دەرەکەوێت کە هەڵبژاردن ناکرێەوە ئەو کاتە کۆمیسیۆن ئەبێ پاساوی هونەری بکا بە بهێنێتەوە بڵێ لە ڕووی هونەریەوە ناکرێ ئێمام هەڵبژاردنە ئەنجام بین بۆیە پێشنیارەکەین دوا بخرێەوە ئەو کاتە سەرۆکایەتی هەرێم مەرسومێک دەربکات دوای بخات بۆیە چ دواخستنی ئەگە دوا بخرێت لە سینناوی دواخستنیا نابێت چاوەڕێ ئەوە بین لایەنەکان بێن ئەعلانیکەن کە ئێمە هەڵبژاردنمان دواخست چونکە ئەوە دووچاری حراجێکی گەورەیان باش بەسکەوتۆر ئێستا سیننارۆ بێزەکەوەی لەوە کاتە بکرێت چونکە ئەمڕۆ سەرۆکیەکێتی تەکیل لێکە دەڵە لە کاتی خۆیدا دەکرێت سەرۆکێرم دڵە وادەی داری کراوە گۆڕانکاری تێدا نەکراوە بەڵام پێویستی بە لێ تێگەشتن لایەنەکانە ئایا یاخود قسە شەیە گوایە ڕێکەوتن کرابێ بە زبیشارنەوە لە بەینی پارتی ویکێتی هەموو ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردن هەیە تەنها ڕێگری و لەمپەری گەورە بەشداریەکەنی پارتی دیموکراتی کوردستان لە سیستەمێکی حکومڕانیە کە دوو زۆنی بێ دوو زۆن بێ بەشداینەکردنی زۆنێکیان کە زۆرینە و گەورەترینە خۆی ئەمە واکە کە هەڵبژاردن مەحاڵ بێ ینی قسەکردن لە ئەنجامدانی هەڵبژاردن مەحاڵ بێ و تۆ سبەینێ مەسەلەن ئەگەر ئەوە دابەشکردنی کوردستانە بە کردەی بە عەمەلی پەرلەمانێک بەرهەم دێ کە تەمسیل نیوەی کوردستانە کە ئەعلانی کەم شتێ زیاتر ینی بەو هێزانەی ترەوە ئەگەر بەشداری بکەن واروان نوێنەراتی دووەکو هەولێر ناکا بۆ دوای ساودەسی دەسەڵات چۆن ڕۆەدا زۆر خەڵک باسیەوە کە مەسەن خۆ لە عێراق سەدر بەشداری نەکردو نمونونەکە جیاوازە بەڵام جیاوازە لەبەرەوەی مەسەن سەدر یەکێکە لە نزیکەی دەهێزی هاو ئاستی هاوتا هەن لە بەغا سەدر یەکێکە لەو هێزانە بەڵام لە کوردستانە دوو هێز هەن دوو زۆن هەن دوو سەدر زۆنی نییە ینی مەسەلەن پەرش و بڵاوە تەنها لە بەغا 3-4 ملیۆن کەس لە مەدینە سەدرەیە جەماوەرەکەی وە پێگەی هێزی دابش بۆ بەسەر پارێزگاکانە هیچ بۆ شایەکی ئەوتۆ مەسەن ملیۆنێ سەدری بەشدا ملیۆنێ دەنگدەری سەدری بەشداریان نەکردو لە کۆی چەند ملیۆنێک لە دەنگدەرە عێراقیەکان ینی 15-16 ملیۆن دەنگدەرەکە ئەمە جیاوازە لەوەی کە تۆ لە سیستەمێکی دوو زۆنیە کە هەموو دەستگاکان لە بەڕێوەبەری ناحێوە تا سەرۆکی حکوومەت لە حیزبێکی دیاری کراوە ئەم حیزبە بەشداری ناکە بەیانی چۆن پەرلەمان هەڵبژێرێت چۆن وەزارات هەڵ ئەبژێ دەرێت چۆن پارێزگاکان زۆر قورسە بە سینەرۆ بێزەکەوەیە کە بکرێ چکە ئەمڕۆ سەرۆکی دادگای فیدراڵی و توی کەوش قسەی لەسەر کرد بەگەڵ پراسخات وەفدێکی نەتەوەیەکگرتوەکان لەگەڵ پارتی کۆبوونەوە گوایە و کێشە تەکنیکیانی کە پارتی هەیەی چارەسەر بکرێن خۆی سینناریۆکە ئەوەیە کە ئێستا لە بەغا بۆ بەکارت هەڵبژاردن یاری پێکرێ بەرامبەر بە کوردستانە چونکە بە تایبەت کە کۆمیسیۆنیش لە مانگی 7 کۆتایی دێ کە کۆتایی هات لە مانگی لە هاوینی ئەم ساڵە ئەو جا هەڵبژاردننی کۆمیسیۆنێکی تر بۆ عێراق ئەو جا بێتە گرێکوێرەوە بێ بە مشکلە ڕەنگ نییە ینی ئەگەر نییە تامانگیدا ئێمە بینیمەوە چەندێکە هەلبوسی لەسەر کورسی حکومڕانی نەماماوەی لە مانگی 11 و 15 چەندێکە بۆ 6 مانگەچێت کورسی سەرۆکی پەرلەمان کە گرنگترین دەسەڵاتی یاسادانان لە عێراقا پەرلەمانەوە پێویستە سەرۆکی هەبێ هەڵە بژێراوە لەبەر دروست نەبوونی سازان ئێستا چۆن سازان لەسەر کۆمیسیۆنێکرێ بەتاوێت کە کۆمیسیۆن مەطبەخی دروستکردنی هەڵبژاردنەوە چێشتخانەی بەرهەمێنانی
خولی نوێ ینی و مشکلە لەسەر ئایا کۆمسیۆنی دادوەرانە بێ ئایا کۆمسیۆنی حیزبەکانە بێ لەناو شیعە ماوەیەک ئەوەش دێت و ئەڕات بە تایبەت ئەوە سەدرەکان لە دەرەوەن و مالیکی مەرجی هەیە بۆیە پێناچێت کۆمسیۆنیش ئەگەر دوا بخرێکە تۆر هەڵبژانی پەرلەمانی کوردستان دەچێتە کۆتایی 2025 ئەوە یەکێکە لە ئەگەرە بەهێزەکان تا ئەو کاتە هەرێم چی بەسەر دێ ڕوبەڕووی چیە بێتەوە ئەوەش ناڕۆن باش بە سینناریۆ ئەوە نیە کەم کۆمیسیۆنە تەمەنی درێژ بکرێتەوە جارێکتر یاخود ئەوە دوورە سینناریۆیەک هەیە کە داواکەن لە مەحسین مەندەلاوی 6 مانگ تەمەنی بەڵام کۆمیسیۆن 6 مانگی بۆ درێژ کراوەتەوە ئایا سازان دروستە بێت لە ناو پەرلەمانە 6 مانگ ئەنی جارێکی هەمان ئەندامانیان جمهوری کۆمیسیارە ئەندامانی ئایا سازان چۆ لە ناو پەرلەمانی عێراق قورسە تۆ قسە لەوەکەی 15 هێزی بەرژەوەندی جیاواز هەیە پەرلەمانێک نییە دەسەمەوە بێ دیعاز بێ بە ئەندام پەرلەمانەکانی تۆ بۆ ئەوەی کە بتوانی مەسەن یاسایەک تێپەڕێنێ بێ 5-6 لایەن ڕازیکەی هەندێک لەو لایەنانە گروپی چەکداریانێ هەندێکیان پەرۆژ نین بۆی لە کوردستانە هەڵبژاردن بکرێت بۆیە لە قسەکردن لەوەی کە تۆ کۆنتترۆڵی دۆخی ڕەوشی تەشریعی بکەیت لە عێراقا قورسە کوردستان نییە باش بەس لەوتور پێچی ڕێکەوتن کرابێ لە بینی پارتی وێکێتی بۆ دواخستنی هەڵبژاردنە چەند ئەوان دەڵێن دەکرێ و لەوادەی خۆی دەکرێت بەڵێ ئەمە ئەو لێدوانەیە کە مەفرۆز و لێدوانە سیاسی و دیبلۆماسیە کە بێ بڵترێەوە لە ڕووی بۆ ئەگە بڕاریشیان نابێت لە ژێرەوە کاڵبژاردن ئەنجام نەدرێ بە دڵنیایی ناڵێن هەڵبژاردن دواخین چونکە هیچ هێزێ ناچێتە ژێرەوە لەبەرەوە تۆسەیکە ئەوی لە پشت پەردە هەیە چییە بڵێ ئەوە هەیە کەم هەوڵێک هەیە بۆ دواخستنی هەڵبژاردن بۆ مانگی دێ لەگەڵ درێژکردنەوەی تەمەنی کۆمسیۆنە بەڵام ئەمە زیاتر وڵاتە هاوپەیمانەکان لەگەڵیاهێنن بەڵام ئایا لە مانگیدا چۆن ئەبێ عێراق مەسەن کۆمسیۆن چۆن نوێ ئەکاتەوە ئەگەر کۆمسیۆنیش بۆی تەمەنی بۆ درێژ نەکرایە ئەوە ناکرێ هەڵبژاردنەوە ئەو کاتەیمە ئۆتۆماتیکیە چیە ناو هەڵمەتی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقەوە چونکە لە مانگی دەی ساڵی داهاتوو هەڵبژاردنە بەپێی وا دەکە بێ و ئەو کاتە هەموو عێراق مەشغوڵە بێ بە انتخاباتی پەرلەمانی عێراقەوە لە عێراق هەمیشە ساڵی هەڵبژاردن ساڵێک زیاتر حەملە و ڕێک ئێستا لە عێراق هەڵمەتی پێشوەختە دەستی پێکردەوە بۆیە ئەگەر بێت و لە مانگی 6 نەکرێ لە مانگیدا قورسە و ئەگەر لە مانگی دەست نەکرا بە پێگومانەوە لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق هاچێتە مانگی دەی ساڵی داهاتوو بەڵام لە ئێستا تا مانگی دەی ساڵی داهاتوو ئێمە نزیکەی ساڵێک 6 مانگە لەو ساڵ و 6 مانگە هەرێم ئەچێتە ناو ئەگەر و نەگەرەوە لە ڕاستیە ڕەنگە ڕوبەڕووی چەندین سینناریۆی جۆرا و جۆر بێتەوە باش بەدە پرسیار مەسەر هەڵبژاردنەوە بێ لە هاوپەیمانی داری دەوڵەت بازۆکی شێوی ڕابلو کە کۆبنەوە کراوە سەرۆکی کێتی و جێگری سەرۆکی پارتی کە سەرۆکی هەرێمیشە بەشدار و بازەوەکە کەوتیان لە ناو خۆدا حیزبەکان ڕێکەوتن بکەن بۆ پرسی هەڵبژاردن لایەنە شیعەکان لەگەڵەوەدان کە هەڵبژاردنەکە ئەوان مەبەستیانە کە بکرێ چوارچێوەی هەماهەنگی لایەنە شیعەکان مەبەستیان نییە بکرێ ناڕۆن دژی بۆستنەوە ڕێگری بکەن بەس پەرۆش نیت و ئامادەنینەوە ئاسانکاریە بۆ کوردستان بکەن بە تایبەت کە لە بەرژەوەندیانە یعنی بە سیاسەتەوە ململانەیە چەند تۆ دۆساتیش بی لە نەتیجا ڕکابەری یەکتری منافسی یەکتری و هەبوونی کوردستانێکی لە بۆشایی یاساییە مەسلحەتێکی شیعیە و مەسلحەتێکی عێراقیە و مەسلحەتێکی ئێرانیە مەسلحەتێکی ڕەنگە تورکیش بێت تەبیعیە ینی لەبەرەوە کوردستان خۆی خستۆتە ئەو بارودۆخەوە وەکو ئەوەیە لە کوردەواری ئەڵێ گرەی دەستە چۆتە دان و قرس بۆ ینی و ئێستا تۆجانن لە پەرلەمانی کوردستان ئەتوانرا یاساکە هەموار کرێت ئەتوانرا کۆمسیۆن زیندوو بکرێتەوە ئەکتیڤ بکرێتەوە نەکرا ئێستا مجبوری بچی لە بەغا و لە بەغاش تۆ لە ناو 329 پەرلەمانتارە کە ئەبێ لۆبی کەیت و کەمپین کە 165 دەنگ و ئەوانە کۆ بکەیتەوە بۆی شتێک تێپەڕێنی و ئەمەش هەمووی مەطالب و داواکاری و علاقات و ئانێ تێک بەس کەوتورەگە ساڵێکی تریژ بکرێ هەر بە هەمان بڕیاری دادگەی فیدراڵی ناکرێت بە هەمان کۆمیسیۆنی عێراق هەمان شت نییە هەتا چوارچێوەی هاوانگی لەسەر حکم بن و هەتا ئەم دادگای فیدراڵی بن پێکاتەی بمێنێ لە مستەحیلە ئەو بڕیارە هەڵبۆشێتەوە لە مستەحیلەوە نزیکە بانەڵێن مستەحیلی تاوەتیە چونکە بڕیارەکانی دادگا لە شێوەی یاری دۆمینەوان ئەگەر تۆ بڕیارێک هەڵەوەشێتەوە زۆر بڕایتر هەن هەڵەوەشێنەوە ئەم حکوومەتی کە ئێستا محەممەد شیا سوودانی حکومی پێک ئەم باڵادەستەی کە چوارچێوەی شیعی هەیەی بەرهەمی زنجیرەیەک بڕیاری دادگای فیدراڵیە هەر لە بیدایەتەوە لە سەپاندنی دوو لە سەرسێ بۆ هەڵبژاردننی سەرۆکۆما لە دوورخستنەوە وشیا زێباری لە زۆر شتانی زۆر بڕیارکە دادگا ڕێخۆشکەر بوو بۆ ئەوی چوارچێوەی هاوانگی حکم بگرن نەدەست هەر بڕیارێک لە بڕیارەکانی هەڵۆشێتەوە ئەو بڕیارەکانی لە دوورخستنەوەی هەلبوسی بڕیارەکانی ترەکەونە ژێر پرسیار و گومانەوە بۆیە
لە مەحاڵەوە نزیکترە ینی بڵێ بڕیارێکی دادگا هەڵەوەشێتەوە یاخۆت مەخدەرچێکی یاساییمان نییە و ڕێگایەک نییە بەڵام ئەوەندە هەیە دەکرێت کۆمسیۆن بگۆڕێ دەکرێت تێبینێ هوەریەکان لە بەرچاو بگیرێت دەکرێت هەندی ئاسانکاری هوەری و بەسەر کۆمیسیۆنی عێراق سەرپەرشی دەکا و تۆماری دەنگدەران و هەر سەد کورسیەکەی سوار بازنەیەکە و بەڵام ئەکرێت لە ناو کۆمسیۆنی عێراقان بۆ نمونە لیژنەیەکی باڵا پێک بێنرێ سەرپەرشتی هەڵبژاردننی کوردستان بکات بەدڵی لایەنێک بێ خۆ مەزەن سازانی لەسەر ئێستا سەرۆکی کۆمیسیۆنەکەی کێتی ڕەنگە پارتی ڕەنگە بەدڵی نەبێ ڕەنگە ممکن بێ لیژنەیەک دروست بکرێ مەسەرەن کەسێک لە سەدرریەکان کەسێک لە حەلبوسی لە ناو کۆمسیۆنە هەیە دادوەیەک ئەوانە ممکنە باش تێبینی هوەری ممکنە باشە سەبارەت بە پرسی موچە دوای بڕێرەکانی دادگا بڵێن ئەو لە ماوەی مانگێکە لە 11 سێ تاوەکو ئەمڕۆ بڵێن مانگ کەمترە ینی دوو جار پارە هاتووە بۆ بە تەواوەتی 950 ملیار نزیکەی 2 تریلیۆنێک و 900 ملیار ئەمە بۆ قۆناغی داهاتوش وای لە چاڕوان دەکرێت بەردەوام بێت شتی زۆر قورسە لە عێراق مەسەن باز لە گەرانتی بکەی خۆی هاتنەکەی تۆزێک سوپرایزە چونکە بە پێچەوانەی هەتا بڕایی دادگاش هاتووە بە پێچوانی یاسای بودجەش هاتووە بۆ نمونە لە دابڕاییدا یا تەوتین کراوە بە مەرجە چەند بڕێک ئاسانکایی تیاکراوە تەوتین نەکراوە موچە هاتووە التیزامی نەوتیکە لە یاسای بودجا هەیە التیزامی کە ڕادەستکردنی 400,000 بەرمیل نەوت و ئەو شتانە یا دیوانی راپۆرتی دیوانیش ئەوەش نەکراوە هاتاشان دەکە هێرێم کە چوونەتە بەغا هەر پرسیاریشا لێ نەکردون دەربارەیدا ئەمە نەوعەکە لە عەرەبوون بە عەرەبی پێوترێ وەکو بڵێ نازانم نەک بەرتیل ینی جۆرێکە لە سەرقفڵانە جۆرێکە لە شدانی یارمەتی لە هی هەرێم دراوە بەشێکی زۆری پەیوەندی هەیە بە سەردانەکەی سوودانیەوە بۆ ئەمریکا بەشێکی زۆری پەیوەندی هەیە بۆ ململانە قوڵی کە لە ناو هاچوارچەوەی هاوانگی شیعی دروست بووە لەسەر قۆناغی داهاتوو لە نێوان سوودانی لە جەمسەرێک مالیکی لە ئامری لە جەمسەرێک و سەدر لە جەمسەرێکی ترەوە بۆیە ئەو یەک دەنگە شیعیەی کە لەسەر لە قاڵبدانی هەرێم هەبوو ئێستا پەرتەوازایی تێکەوتووە و ئێستا هەرێکێک لەوانە حسابات و مەساڵحی تایبەتی خۆیانیان هەیە بۆیە ئێستا لە لای گروپێکی کەم نەبێ دژاتی کوردستان ئەو لەوێت نییە لە ناو چوارچێوەی هاوانگیە لە ئەم دقا لەم ساتی کاتا گروپێک ماون لە یوسف کیلابی لە مستەفا سەنەد لە هاوشێوی عالیان سەیف ئەمانە بەردەوام ئەوە بازارکردیان لەسەر فۆکەسکردنە سەر هەرێم و موچە هەرێم وانێ بەڵام لە لایەنە سیاسیە بنەڕەتە پێکێنەرەکان نەخێر ینی بە قەزیان نەماوە دوو ئەو بڕیارەی دادگا زەمینەی خۆش کرد بۆ ئەوی کە موچە بێت بۆ کوردستان یارمەتی زۆری سوودانی و هێزە سیاسەکانیشیدا جاران زۆر قورس بۆ ڕازی بن لەسەر ئەو بەڕەپارانە و ئیتیهامەکران لە شارعی شیعیا بەوەی کە مجامەلی کوردستانەکەن و سەفقەیان کردووە و وایان کردووە بەڵام ئێستا ڕێ بەپێی بڕیاری دادگایەوە بڕیاری دادگاش ینی لای عێراقیەکان تۆزێک قەداسەت و هینی هەیە و ئەو دادگایە تا ئێستا پشتیوانی هەیە لە شارعی شیعیا بەسکەوتۆر لەسەر ئەو لێکەوتێکی دەیڵێنم لە قۆناغی داهاتووش بە سەبارەت بە ئەو کێشەی کە دروست بووە لە بینی هەژماری من و بانکە حکومەکان تا ئێستا ڕوونە چی بەسەردێ چۆن دەبێ ڕوونە و ناڕۆنیشە لە هەندێک ڕۆوە لەو لایەنەوە ڕوونە کە تەوتین هەدەفە بەلای دادگاوە بەلای حکوومەتی عێراقیش هەدەفەکە چییە؟ ئەوان سیقیان بەوە نییە کە موچە بە لیست بێت تۆ ئایا کێ ئەچێ وەریەگرێ و کێوەری ناگرێ و پەنجەبارەکان حەقیقین و حەقیقین ئەوە ناتوان لەوە دڵنیا بنەوە لە ڕێگای لیستەوە بەڵام بانک لانی کەم دڵنیایی ئەدا کە هەر کەس موچەی خۆی وەرئەگرێت و بەسمەی خۆی هەیە و خۆی حسابی خۆی ئەچێتە گیرفانی ئەو کەسەوە ئەوەی کە ئەوترێ بن دیوارە ئەوی ئەوترێ بەنیوەیە ئەو زۆر ئەو قسانە لە عێراقی شێ و لە کوردستان بەڵام لە عێراق دەربارەی کوردستان زۆر ئەکرێت تەوتین یاخۆت ئەوەی بە بانکی کردن تەنها ڕێگەیە کە ئەوان لەوە دڵنیا بنەوە کە ئەمە موچەخۆر خۆی موچەی خۆی وەیەگری ئەمە یەک دوو ئەو هەواڵە نامێنێت کە بڵێ عێراق ئەوەنە پارەی بۆ هەرێم نارد ئەڵێ عێراق تەمیری موچەخۆرانی کرد لە ناو شارعی شیعیش ناو شارعی عێراقیش ئەتوانرێ خەڵک قەنەعەتی پێ بگرێت کە ئێوە موچەخۆرن پارەتان بۆ دێ موچەخۆری هەرێمیش پارەی بۆ چووە ئەم پارە بە حکوومەتی هەرێم نەچووە بۆ خەڵک چووە لەم دوو ڕۆ بەلای ئەوانەوە ئامانجە بەڵام میکانیزمەکەی ئایا لە بانخی ڕەشید و ڕافیدەینە یا لە هەژماری منە ئەوە محلی مشتومڕە محلی مساوەمەیە و محلی معاملەی شایان ئێستا لە ژێرەوە هەمووی هەیە ینی سازش هەیە لە هەندێک هێزەوە معاملات هەیە ئەوە بەردەوام ئێمە بین بانکی تازە داخلی هەژماری بێمن و ئێمە هیچ بانقێکمان نییە لە عێراق
هی سیاسیەک یا هێزێکی سیاسی نەبێ و ئەم دانیشتەکانیش بەشدار ئێستا بانکی تەفی ئیسلامی هەیە ئەمڕۆ بانکی بەغداد بەشدار بووە بەسەراحەت هەموو بانقێکی عێراقی دوکانێکە بۆ هێزێکی سیاسی بە بانکی TBAشەوە TBAش کە ئێستا دێتەنەوە حتا بە ڕەشید و ڕافیدەینیش مەسەلەن هەژمونی هەندێک لایەن بەسەرێزە حتا بانکی ناوەندی کە دایکی هەموو بانکەکانە بەدەست عەلی عەلاق و دەوڵەتی قانونەوە ئێمە ئێستا لە بەردەم کۆمەڵە عنوانی دەوڵەتیان بەڵام لە ناواخنا مەساڵحی تیا هەیە بۆ ئەم بانکانە کە دێن بەشدارە بن حتمما پشکی سیاسیەکانیان تایە ئەمە بەشێکە لە هەوڵی ئەوەی کە ئەوانش گوشارێک لەسەر دادگا دروستکەن کە قەرارێکی تەفسیری بدات کە بڕیارێکە لە تەڵتینەوە بگۆڕێ بۆ هەژماری من بەس وا بڕیار بوو ڕوونکردنەوە بدا چی بەسەر هات بەڵێ ڕوونکردنەوەکە تاوان دادگا لە خۆ ڕوونکردنەوە نادا پێویستە تەڵەبی تەوجیه بکرێەوە پێویستە ئەو تەڵەبەش لەلایەن جێتێکی سیادیەوە بێ خۆ دادگا ئەوەیە پێویستە سوودانی بە نامەیەک نێرێ بۆ دادگا داوای قەرارێکی تەفسیری بکات تا ئێستانەی نردووە تا پێرێ و دوێنێ نەیناردبوو ئەو تران نێراوە بسوانە پێچێ بکوێتە دوای سەردانەکەی بۆ ئەمریکا پەیوەندی بەوە هەیە بەو دانوستانە ژێر بە ژێرانە هەیە کە دەرچەیەکی بۆ بدۆزنەوە کە متمانە پێکەر بێ ڕەنگە لەو ماوەیە کە تا ئەو نامەکە ئەنێرەوە چێتە دادگا زۆرترین بانقی عێراقی بێن نەک زۆرترین هەندێک بانقی تری عێراقی ئیسامڕۆ بانقی بەغداداتەوە دوای جەژن TBA بێ ڕەنگە ئەمە واکات بەشدارەکان پشکدارەکانی هەژماری من لەلایەنی عێراقەوە زۆر بن و ئەمانەژە بن بە لۆبی بەسەر دادگا شتێک هەیە دادگا ڕەنگە زۆر کێشەی نەبێ لەوەی ڕاستە ئەڵێن دادگا وتوێتی ئیلا ئەبێ لە ڕێی بانکی ڕەشید و ڕافیدەین بێ بەڵام تەوتینی عێراق 43 بانکیا بەشدارە سیانیان ئەنی دوانیان حکومیە یەکیان هاوبەشە نزیکەی 40 بانکیان ئەهلیە بەس دەڵێن هەژمارە سەرەکیە کرد لە ڕەشید و ڕافیدەینە دوایی نەقڵ دەکرێت بۆ بانکالیان هەژمارە سەرەکیەکانیان لە بانکی ناوەندیە ئەمانە فەرعنین لە بانکی ڕەشید و ڕافیدەین بەڵێ زۆرترین وەزارە زۆرترین سولفە زۆرترین خزمەتگوزاری لەناو ڕەشید و ڕافیدەینەوە بەڵام بانکە بچووکەکانی تر کە دوکانی سیاسین کە دوکانی ئابوورین بۆ هێزە سیاسیەکان هەر یەک وەزارەتێک و بەڕێوەبەرات شتێکی لە کێکەکە بەرکەوتووە ماوەستە بەشداری پێکردنی و بانقانە لە هەژماری من پێویستی بووێ کە بۆ پاتەشیعەکانیش لۆبی بکەن بۆ هەژماری من چونکە لێرە یەکێتیش باز دەکرێت بەشدار بێ و بانکی لە قیادەکانی سەفی یەکەم چۆتە وەزارەتی دارایی چۆتە زۆر شوێنی تر لێدوانیشی داوانی هادی ئامری لە هینە ڕافیدەین لە مێزگردی ڕافیدەین کاڵێ ئێمەش لە عێراق بانکەکانمان هەموو حکومی نییە و بانکی ئەهلیە و تەوتین ئەکرێ لە بانکی ئەهلیشەوە بکرێت کە هادی ئامری سەرۆکی تەحالفی نەبنیە یعنی تەحالفی هێزە چەکدارەکان باش بانکی ناوەندی کە هەرێم کۆنتاکتی لەگەڵا هەیە سەر بە عەلی عەلاقە سەر بە ئیتیلافی مالیکیە دەوڵەتی یاسایە ئەمە دوو بەڵام بڕیارەکەی دادگا حەدیە زۆرێک ئەڵێ ئیلا ئەبێ ناوی بانکی حکومیەنەوە مەصاریفی ئیتیحادی عاملە لە خارجی ئیقلیم بۆیە مەجالیتیانە ئیلا بەنەوعێک قەرارێکی تەفسیری بات و ئەو قەرارە تەفسیریە تەسەور وایە ئەگەر بێت و تەنفیزیەکان خۆیان بگەینە دەرچەیەک ڕێگایەکی گونجاو بدۆزنەوە کە دادگا ئیحراج نەبێ تەسەور وایە دادگا بۆیان بکات یەکێکە لەو سیناریۆنی کە دادگا بۆیان بکات دەخولەکەی مەمە کاکتۆر بەسەبەر بەلێ کەوتەی موچە ئەم بڕیارە لەسەر موچە لەسەر ئابووری هەرێم لەسەر فەرمانبەر زۆر شتی یەکلا کردەوە لێکەوتەی ئەم بڕیارە بڕیاری دادگا شتێکی تیا زۆر گرنگە کە ئەوەیە بودجەی هەرێم چەند ساڵێکە لە سەردەمی عیبادیەوە خنکێنراوە بە شتێک کە ناوی ئینفاقی فعلیە ئینفاقی فعلی ئەوەیە کە عێراق چەند خەرجەکە ئەو مانگە لەوە پشکی هەرێمەدا نەک لەوەی کە لەسەر کاغەزداندا ئەگەر بودجەی هەرێم 2 تریلیۆن دیناریش پێ مەسەلەن لە مانگێکە کە وترا ئینفاقی فعلی 2 تریلیۆنەکە هیچ نییە هەر ناوە لەسەر کاغەز دوای دێتەوە سەر ئینفاقی فعلی بەڵام دادگا ئەم قەیدەی ڕزگارک موچەی لەوە ڕزگارک دوو شتێکە زۆر گرنگە لە ناو پۆپۆلیزمی پەرلەمانی عێراقا زۆر قورسە هیچ حکوومەتێک ئەگەر کوردێک بچێ بێ بەسەرە وەزیران ئەگەر سەرۆکی هەرێم بچێت لە بەغا بێ بەسەرە وەزیران قورسە لە ناو پۆپۆلیزمی پەرلەمانی عێراقاتەوە بودجە و بودجەی هەرێم تێپەڕێنی لە ناو حکوومەتە لە ناو هەموو هێزە سیاسیە بەڵام دادگا لە سەر و هەموو ئەمانەوە بڕیارێکی دەرکردەوە ئەم بڕیارە کەڤەرێکی دروست کردەوە بۆ سوودانی بۆ هەر کەسێکە
سەرۆکوەزیرانی عێراق بێ ئەتوانێت تەمویلی پارەی هەرێم بکە بە مرتاحی بەبێ ئەوەی بترسێ لە لێپێچینەوە بەبێ ئەوەی بترسێ لەوەی کە باجی سیاسی لەسەر بکەوێ سیرکە هەموو بەیانەکانی سوودانی و دارایی کە موچیان سەرف کردو ئەو بەرگەی تایە ئێمە بە پێی بەرارەکانی دادگای فیدراڵی چونکە ئەم دادگایە بەلای خەڵکەوە مقدسە دوو ئەم دادگایە نەوتی هەرێمی ڕاگرتووە کاتێک کە نەوتی هەرێمی ڕاگرت زۆر ڕفراندۆمی سەر کردووە باڵێ ڕفراندۆمی سەر کردووە نە ئەم ڤێرژنە ئەخیرەی بە تایبەت زۆر ستایش کرا لەسەرەوەی کە عەسەبەی ینی شریانی ئابووری هەرێمی ڕاگرت کە نەوتە خەڵک زۆر ستایشیان کرد لە عێراق ئێستا ناتوان بێن لۆمەی دادگاکەن بۆچی موچیان نەدەیتیانی و دوو ئەوشی جاگرێتەوە لە مەسلەی نەوت و داهاتی زۆر گرنگە کە ئاڵێ خەڵکی کوردستان ینی خەڵک معنی نین بە ناکۆکی هەولێر و بەغا نەوت تەسلیمە کرێ ناکرێ ئەو شتانە ئەوە شتێکە حکوومەت دەبێ بە ڕێگای تر بۆ بەڕۆی هەولێر بێتەوە موچەی خەڵک ئەبێ بەدەربن لە مزایداتی سیاسی لە تاقیداتی ئیداری لە ناجۆری نێوان ئەم دوو حکوومەتە ئەمە پرەنسیپێکە زۆر گرنگە لێکەوتی چی لەسەر دەسەڵاتدارانی هەرێم و بەغداش کە ڕەنگە لێرە موچەوک و کارتێک بەکارهاتە بێ لە ڕووی سیاسی شۆ کاریگەری جگە لە ڕوو ئابووریەکە ئەگە ئەو تەوتینەی دادگا ئەیڵێ سەر بگرێت کاریگەری هەیە لەسەر موچەخۆر و دەنگدەر چونکە تۆ ئەو کاتە خەڵک پارە لە بەغاوەرەگرن ڕەنگە فیدرالیزمی دارایی زەربەیەکی گەورەی پێکەوێ ئەگەر بێت و کۆتایی نەیە بۆ چون هەیە ئەڵێ ئەمە مانای کۆتاییاتنی فیدرالیزمی داراییە چونکە موچەخۆر و نۆتیفیکیشنی بۆ دێ لە ڕەشید و ڕابیدەی موچەوەرەگرێت چی ئەمێنێتەوە لە هەرێم تەنها پلە بەرزکردنەوە دەوام و غیابات و شتی لە هەرێم ئەمێنێتەوە بەڵام سەرچاوی پارەکەی ئەچێتە بەغا یەکێکە لەو شتانە ئێستا لە بەغا تەوتین هەیە کێشیان هەیە مەسەن سەیکە لە ئاخر انتخابات لە سا 26 خەڵک ئەچن بۆ دەنگدان ینی بەپێی ئاماری دروست تەحلیلی دروست نەک ڕقمی کۆمیسیۆن یعنی خەڵک زۆری لە بێمنەتە بن لە هێزە سیاسیەکان ئەمە بۆ لە بەرژەوەندی هێزە سیاسیەکان ئێستا لە کوردستانە لە بەرژەوەندی پارتی وەکێتیش نییە هەردووکیانیانی لە بەرژەوەندی ئەو هێزانە نییە لە دەسەڵاتدارن وا باشترە لە ڕێگەی هەژمارەکانی خۆیانەوە موچە بدرێ بە هەر باش ئەی کۆمنتی ئێستا لە تۆڕە کۆمەڵاتەکان ستایشێکی زۆری تەیب سامی سەرۆکی دادگای فیدراڵی هەیە چی لێ دەخوێنرێتەوە سەرۆکی دادگا کەسێکی مەسلەکیە تازە هاتوتە ناو سیاسەتکردنەوە بەڵێ دادگا سیاسەتەکە و تەبیعەتی دادگای دەستوری جوایە جەنبەیەکی سیاسی تایە بەڵام زیاتر کەسێکی مەسلەکیە حەدیە هەشتێکە چووە محکەمە مەجاری محکەمە ئەوەیە براوە دۆڕاوی تایە سازش و سیاست و شتی تیانێ بۆیە هەشتێک چووە محکەمە قورسە لێکەوتەشی قورسە و حساسیەتیش دروستەکە بەڵام دەربارەی تەیب سامی مبالغە هەیە لە شارعی کوردیا تەیب فەرمانبەرە ئەمە بەسمانی فەرمانبەرێکی باڵای بە پلەی وەزیر تەیب خاوەنی بڕیاری ئەوە نییە موچە خەرجەکە بۆ کوردستانیان نایکات و ئەوانە ئۆردەر وەرەگرێت لە سەرۆکوەزیرانەوە بەڵام بۆ هەموو هێزە شیعەکان وا باشە واجبەکە تەیب بێ و کەسێکی مەحاسیبە زۆر زیرەکە لە ئەرقام لە حسابات بەڵام کەسێک نییە دیدگایکی ئابووری هەبێ و وەزیری ئابووری نییە بەکردەی مەحاسیبێکی باشە بەڵام ویژنی ئابووری نییە یان تۆ ئەگەر تەیب سامی بەراوردکەی بە علی علاوی ینی ئاسمان و ڕێسمانە ئەمە مەحاسیبێک باڵی مەحاسیبێکی زۆر باشە باوکی کاتی خۆی بەرپرسی دارایی استیخبارات بووە لە بەردەستی ئەوە فێر بووە بە تەمەنێکی زۆری لە ناو حسابات و ڕقم وەزارەتی داراییە بەسەر بردووە مۆزەفێکی مەسلەکیە زبرە توندە سەری ڤیدیۆکانی بکە لە ئەم قەسڕ و ئەوانە هەتا بۆ معلومات لەو کۆبوونەوەی کە لەگەڵ شاندی هەرێم کردێتی بە حزوری هادی عامری هەر تون بووە بەرامبەر هادی عامریش ئەمە مانای نییە تەیب لە هادی عامری بەهێزترە بەڵام هێزە شیعەکان پێیان خۆشە کەسێک هەموو کەس حەزەکە مەحاسیبەکەی داراییەکەی کەسێکی گیر بێ ئەوە هەموو نیزامەکان لە بەریتانیاش پێیان خۆشە وەزیری دارایی و هیچ وەزیرێکی دارایی مەحبوب نییە یعنی مەفرۆزە محبوب بووە لە کوردستان محبوبە بەڵام لە دڵەوە تەیب پێی خۆش نییە موچەی بەم جۆرە سەرف کردووە و ناچار بووە تەیب پێی خۆش سودانیش پێی خۆش نییە مەم شێوە سودانیش پێی خۆش نییە باری سودانی گران بووە یعنی ئەو پارەیە جاران بە 600 میلیارد هەرێم ڕازیە کرا ئێستا پێویستە تریلیۆنێک بە ناگە پلە بەرزکردنەوەی بچێتە سەر زیاترەکە بۆیە سەری دەفعەکانی سودانی بکەی ئەوەی کە تەقدیمی دادگای کردووە هەمووی هەوڵی ئەخیر محاولەی کردووە بودجەی کوردستان موچە نەچێتە سەر بەغا ئەوەی کە لە دادگا تۆمارکراوە لە سکاڵاکەی تایبەت بەڵێ حکوومەت سودانی و پارەیە بایکا بە پر دەیکا بە ڕێگەوبان پرۆژەی خۆ بۆچی دا بە کوردستان بەڵام ئێستا دادگا ئیلزامی کردو ناچای باشە سەبارەت بە سەردانەکەی سودانی هەفتەیەکی تر دەچێت بۆ ئەمریکا
کێ یاوەری دەکات تەورەکانی چین بەڵێ سەردانێکی زۆر گرنگە لە ڕووی پرۆتۆکۆلی بەڵام لە ڕووی بڕیار و پێشاتەوە شتێکی ئەوتۆ ناگۆڕێ بۆ سوودانی عقدەیەکی زۆر گەورە هەیە ئەمە کەسێکە لە قیاداتی سەفی دووەمی شیعی و ئەزمموی دەرەوەی نییە جنسین ئێمە سیکەین جعفری علاوی عبادی هەمومانە جنسەی بەریتانی و عەبدولمەهدی لە فەڕەنسا ینی هەمویان لینکیان لەگەڵ وڵاتان سوودانی کەسێکە لە جنوبی عێراقەوە جنسی نیە و لە دەرەوەش نەژیاوە خۆیان وتەنی سەرۆکوەزیرانێکی شروعیە یعنی ئەوەی کە خەڵکی جەنوبە بۆیە ڕێبەرایەتیەکەی نوقسانە بەڵێ لە ناوخۆ زۆر سەرکەوتووە کەسێکی تەنفیزیە مەحبوبە بەڵام وەکو زەعیمێکی کاریزمی لە دەرەوەی عێراق بتوانێت تەمسیلێکی شیاوی عێراق بکەوە ناوبانگێکی هەبێ نوقسانی هەیە دەرکەوتن لە وایت هاوس لە کۆشکی سپی و لەگەڵ بایدن PR لەسەر ئاستی عالەم نەک لەسەر ئاستی عێراق و منطقە ئەوانە ئەمە بۆ سوودانی نەقلەیەکی زۆر گەورەیە و لە عێراقا هیچ کەسێ نابێ سەرکەوتو نابێ هیچ سەرۆکوەزیرانێک ئەگەر ڕەزامەندی ئەمریکیەکانی لەسەرەوێ ناڵێنانی ئەمریکیەکان دایئەنێن ڕئیس وەزەرای عێراق بەڵام ئەمریکیەکان لە عەبدولمەهدی ناڕازی بوون ساڵێک ینی توانی بەردەوام بێ هیچ سەرۆکوەزیرانێک لە عێراق سەرکەوتو نابێ ئەگەر تاران لێ ڕازی نەبێ واشنگتن لێ ڕازی نەبێ سیستانی لێ مەکتەبی سیستانی ئۆفیسی سیستانی لێ ڕازی نەبن فترەیەک خۆپیشاندەرانیشی هات بۆ سەریانی بۆ ئەوانش ڕازی فترەیەک سەدریشی لەسەر بوو 5 هاوکێشەیە ئێستا ئەمریکایەکە لەوانە چوونی سوودانی بۆ ئەوێ زۆر گرنگە تەورەکانی چین تەورەکانی ئاسانکاریکردنە بۆ ئەو بانقە شیعیانی کە سزا دراون ئەمریکا تۆزە دەستیان لەسەر سووکە ڕزگارکردنی هەنێ پارەی ئێرانە کە لە عێراقەیە و ئێران زۆر پێویستێتی لە ڕێی بنووکی قەتەری و ئیماراتی وانەوە بۆی خەرجکە مەسەلەی عیلاقەی ئەمنی عێراق و ئەمریکا زۆر گرنگە و شیعەکان گروپە شیعەکان زۆر پێداگیریەکەن ئیلحاحەکەن کە ئەبێ بچنە دەرەوە ئەمریکیەکان و بێ عیلاقەکەمان تەنزیم کرێتەوە سوودانی ناتوانێت ئاوا خۆی کەڕکالەوە ئەچن لە ئەمریکا مەخرەجێکە دۆستنەوە ئەڵێ ئەوەی مە جەدوەلێکماندانا بۆ کۆتاییاتنی تەحالفی دەولی و دروستکردنی شەراکەتێکی دووقۆڵی ئەو بەشێکی دووقۆڵی یعنی عیلاقەکە ئەگۆڕن شکڵەن ئەیگۆڕن بەس لە ناوەڕۆکان نەخێر عێراق ناتوانێت دەست بەرداری بەزۆکو دۆلاریش کاریگەری دەبێت چکە $100 لە ڕووی کردداریەوە قرسە ینی شتێکی گەورەی دراماتیکی ڕووبا بەڵام لە ڕووی ئەعلامیەوە بەڵێ سەتەسیری هەیە لە بازار باشە بە سوودانی دەوێت بێتەوە سەرۆکوەزیران دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە 2020 زۆر تەموح بە عەرەبی زۆر تەموحی هەیە و بە هەموو جۆرێک ئیشەکە لە ناو زانکۆکان لە ناو گەنجەکانی بەغا و بە شەو ڕۆژخۆی سەرپەرستی پرۆژەکانەکەوە لە سەردەمی سوودانی ناڵێنانی شتێکی زۆر معجزەی کردووە بەڵام گرنگ ئەوەیە ئەوەی لە سەردەمی سوودانیا ئەکرێ لە سەردەمی هیچ سەرۆکوەزیرانێکی عێراقان نەکرا لە ڕووی چی؟ لە ڕووی ئاوەدانی ڕێی دۆستکردنی پرد لە ڕێی پرۆژە لە ڕووی دابشکردنی پارە بەسەر فەرمانبەران و ئەو شتانەی کە جۆرێک لە ئێستا لیستیشی هەبێ؟ بەڵێ تیاری فڕاتەی لیستی ئەبێ بەڵام ئایا لیستەکەی لە ناو چوارچێوەشی ئەبێ بەتەنها بێ ئەوە باش بەڵێ بەدە پرسیار مەسەر هاتین ڕێزەوتەی ئەردۆغان بێ دەڵێن کۆتایی مانگە ئەو پێوەسە چیاویش یارمەتی سوودانی دەیەت و بازرگانی و یەکێکە لەو شتانەی بە کورد ئاڵێ ئاوەکەی ئەچێتە ئاشی سوودانیەوە ئیتر بەختە چانسا لە مانگی چواردا بووی مانگی چوارە چێتە ئەمریکا و ئۆردۆگان دێ ئەمە زۆر گرنگە بۆ سوودانی کە ئەندام پەرلەمانێک بۆ خەڵکی نیسانە بۆ بە سەرۆکوەزیران ئەزمۆی لەگەڵ دەرەوە نییە تورکیا چاوی زۆر لەسەر عێراق بەهۆی ڕێگای پەرەپێدانەوە بەهۆی تورکیا خۆی لە ئەزمێکی ئابووری قوڵایە عێراق وەکو پارتنەرێک و تەواوکەرێک ئەبینێ بۆ یارمەتیدانی ئابووریەکەی و ئێستا مامەڵە لەگەڵ سوودانیەکەوە دێتە عێراق و ئەمەش زۆر بەس پێچی کاوتۆرۆکو دو پرسیار ئۆپەراسیۆنی سەربازی تورکیا هەبێ عێراق ڕەزامەندی لەسەردا ئێران ئۆپەراسیۆنێکی بەرفراوان دژیپەکەکە ئەو شتانە بە بەردەوامی ئەوترێ بە بەردەوامی ئەکشە ڕاستی و ئەشێواش نەبێ بەشێک بێ لە حملە بەڵام مبالغەش زیادە ڕەویشی پێوەکرێ وایە تورکیا دێتەوە حیزامێک دروستەکەوەمانە بەڵام تەنسیقێک هەیە لە بینی عێراق و تورکیا حتا ئەڵەن ئێرانیەکان شتیا بەشدان بۆ ئەوەی پەکەکە تۆزە سنووردار کرێ ئەگەروانە بێ ناتوان ڕێگەی پەرەپێدان لە عێراق بچێتە تورکیا و مشاکلی ئەمنی هەیە ئەو ڕێگایە بەبێ تەنسیقی عێراقی تورکی بەبێ تونوتۆڵکردنەوەی سنووری باکوور
ناتوانرێ ئەو ڕێگای سەرکەوتوو بێ کە پارەیەکی زۆری تیا خەرجەکرێ و بە نزیکەی 20 میلیارد دلار ئەوەی بۆ تەرخان. سپاس دەکەین دکتۆر یاسین تا شارەزای کاروباری عێراقماندمان کردی. سپاس دەکەین. سپاس بۆ بینێرانی بەڕێز، سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان.